للشاري هوليري خۆمانەوە ئیمان خان فەرموو خوشکی بەڕێزم. الو بەڵێ فەرموو ئیمان خان. باشی مامۆستا. خوا لە ڕازی بیا خوا الحەمدوللیلا جەنابتان چۆن مشکور باشن؟ باشی. خوشکە باشەکەم زۆر سپاس. سلامت بێ والله مامۆستا پرسیارێکم بوو. فەرموو ئیمان خان. بەڵێ ئەوە مامۆستا لە وەختی کۆرۆنەی دابوو مەڵا دەبری یعنی خێری و چاک هەموو شتێکی هەبوو ڕاستی بەس لە نوێژەکان مەزبوط نەبوو بەس کە کۆرۆنەی گرت گوتی وەحد بەس باش بم یەکسەر دەست بە نوێژێ دەکەمەوە ئەویش مامۆستا وەفاتی کرد بەسەردا گوتم دەبی ئەوەی ئەو حەفوەی بەبەرکەتبی خدا لێی خۆش بوو بی کە گەڕایتەوە لە ئاخر دەقەی بەئیزنی خوای گەورە ئینشاڵڵا هەر ڕوونکردنەوەی باشتریشت دەدەمێ بەئیزنی خوا عاقبەت خێر بووە. ئینشاڵڵا مامۆستا عەفوان پرسیارێک کەچە لەسەوی ئەو کاتێک کە کۆرۆنەکە بەقۆت بوو شتن و شتیان نەبوو هەر بەجلگەوە نیاشتمان یعنی دەسەر شتن و شت هەر بەجلجی بەری بوو وتم زانم ئەو شتانەی گوناح نییە کەوها ناشتمان بەسەر چاو ئینشاڵڵا قسەت بۆ دەکەم بەسەر چاو. دەست خۆت بگەلێک مامن مامۆستا. خوشکە باشەکەم ئیمان خان سپاس بۆ جەنابیشت. ئیمان خان فەرمووی باوکم لە کۆڕۆنادا وەفاتی کردو خدای گەورەی لێی خۆش بێ وەکو ئەوەی کوردەواری لەنسار دەنوێژ بووە بەڵام بەڵێنی دابوو ئەگەر چاک بێتەوە بە ئیزنی خوای گەورە ڕوو بکاتە تاعەت و عیبادەتی خوا و نوێژەکانی بە دروستی بکە بەڵام بەداخەوە فریان نەکەوتووە. خوای گەورە دەڕگای زۆر زۆر کراوەیە هەر کەسێک ڕۆحی نەگاتە غەرغەرە یعنی ئاخر لەحزەی ڕۆح دەرچوون تەوبە قبوڵ نابێ. نوێژ نەکردنیش ئەوەندە گوناهێکی گەورەیە زانایان خلافیان لەسەر هیچ شتیان نییە لە دین بتکاتە دەرەوە ئیلا نوێژ نەبێ بەس زانایان دەفەرمون ئەوەی کەوا بڵێن نوێژ جا نوێژ چییە ئەوە هەر هەموو دنیا هەموو علەمای ئیسلام لەسەری متتەفیقن کە کافرە کەسێ بڵێ ڕوڕەشی قاپی ڕەحمەتی خوام و وەڵڵاهی نوێژ فەرزە و من نەکبەتم یان تەمبەڵم ئەمە لە گوناهە هەرە گەورەکانی کردووە بەڵام هەندێک لە زانایان فەرمویانە لە دینی ئیسلام نەچۆتە دەرەوە. باوکت کە هەندێک نوێژی کردوون و ساردە نوێژ بۆ تاریک و سەلاتی ئەسڵی نەبووە و بڕیاری تەوبە و گەڕانەوەی داوە ومێدمان وایە بە ڕەحمەتی خوای گەورە بەو نەخۆشیەش پلەیەکی باشی لە قیامەتا داوەتەیە کە پێی مردووە ئەجرێکی باشی ئینشاءڵڵا پێبەخشیوە بە دڵنیاییەوە خوای گەورە والله ئەعلەم ئێمە قسەمان لەسەر پەروەردگار نییە بەهەشت و دۆزەخی خۆیەتی بەس ئینشاءڵڵا ئیمان خان دڵت خۆش بێ کە باوکت ئەو تەوبەی لێ قبوڵ کراوە ئینشاءڵڵا خوای گەورە لێبوردەیە تەووابٌ ڕەحیمە بە ڕەحم و میهرەبانی خۆی لەو کاتەدا ئەو تەوبە نەسوحەی لێ قبوڵ کردووە و لە گوناهەکانی ڕابردووی باوکو دایکی هەموو لایەکمان و باوکی دایکی جەنابیشت خۆش بێ ئیمان خان. دەڵێ بەجلەوە ناشمان بەبێشتنەوەوانە بە حەقەت لە کاتی کۆڕۆنەداوا بوو بە تایبەتی لە سەرەتادا زۆر سامناک بوو کەس نەدەتوانرا بشۆرێ و کفن بکرێ جلەکان هەمووی خاوێن بووە هەمووی شەرعیە و داپۆشراوە هیچ دڵتان ئیشکال نەکا بە ئیزنی خوای گەورە ئەوانەی بە کۆڕۆنا مردوون و ئیماندار بوون پلەیەکی باشیان هەیە بۆ قیامەتان پلەیەکی باشی شەهادەتێکی دنیاییان بەنسیب بۆ و ئەجریان لای خوا گەورەیە بەنسبەتەوەی نەشۆرا و کفن نەکرا و وەکو مەڕاستیمی تایبەتی بۆ نەکرا ئەوەی کە بۆ موسڵمانانی تر دەکرێت ئەوە هیچ ئیشکالێکی لەسەر نییە کفن شەر نییە هەر ئەو بەرگەست پێ بێ هەر بەجلەکانی خۆتەوە کفنە مهمەوە داپۆشرابی ئەو نەکەشکە نەکراوە بۆی موسڵمانان تووشی نەخۆشیەکە نەبن و نەخۆشیێکی سامناکی گواستراوە بۆ خوا جارش کەڕوو لە وڵات و میلەت و هیچ وڵاتێک نەکاتەوە ئەوە هیچ ئیشکالتان لەسەری نەبێ نەگوناه بار بوون نە ئەو نوقسانی بۆ قیامەتی هەیە.